سڵاو ئازیزانم ئەمڕۆ شیرینێکی خۆشتان بۆ دروست دەکەم. ئەمە شعرەیە، شیرینەکەمان ناوی شعرەیە. جایتر کەرستەکانی ساقێتان ئەڵم چیمانەوێ. سەرەتا پێویستمان بە 4 هێلکەیە، لەگەڵ 1 کیسە پکین پاودەر، 1 کیسە ڤانیلا، نیو پەرداخ شەکر، نیو پەرداخ زەیت، و لە هەمان کاتە 1 کیسە لە ئەم شعرەیانەمە شعری پاکستانیە هەمانە. و پێویستمان بە خامە بێ، دایکم لەشی ساق بێ، وا خامەکە لەسەر ئاگر بۆ مەتوێنێتەوە. ئەو واگەشت دەستخۆش ئاگەم. پێویستمان بە 1 خامەژە بێەوە، خامە گەورەکانی 1 دانەواتە قشتە. بێگومان هەمووتان ئەزانن سەرەتا هێلکەکان جوان جوان ئەشکێنینە ناو قاپێکەوە کە هەمان بێت. بە ئەمانە فڕین. ئێستا جوان جوان هێلکەکە تێکەڵەکەین، وردە وردە شەکرەکە و کەرستەکانی تری بۆ زیادەکەین. جام شیرینێ پێویستیشی بە شیلە ئەبێ بۆی بگرنەوە. ئەویش 1 پەرداخ شەکر لەگەڵ 1 پەرداخەوە بیخەنە سەر ئاگر. پروشێ لیمەندۆزی، ئەگەرنا ئەتوانی لیمۆشی تێکەی، ئاوی لیمۆ اینجا بە دڵی خۆت بیکەرە سەر ئاگر بۆ ماوەی 10 خولەک تا جوان جوان شیلەیەکی جوانی لێ دەرەچێت. ئەوە نیو پەرداخ زەیتەکەش ئێستا ڤانیلاکە و دواتر پکین پاودەرەکە و شعرەکەش لە کۆتاییە. بەس شعرەکە خۆی گەورەیە، تۆ تەنها وردیەکەی، ئەویشە لەناو زەرفەکەی خۆیە پێشەوەی هەڵی بسڕێت. ئێستا شعرێکی بۆ زیادەکەین و لە کۆتاییشە خامەکە. ئەو شعری پاکستانیە، لە زۆربەی مارکێتەکان هەیە. ئەمێ نەوە دایکم لەو لاوەڵێ ڕسمەکەیان پیشان بە. ئەوە ئێستا خامەکە جوان جوان تێکەڵی بکە تا دواتر بیکەرە ناو قاپی شوشە بێ، یا ئەم جۆرانە بێ، هەر کامێکیان بێ ئەتوانی بێتە ناوی و بۆ ناو فڕن بە پلەی 180 بەس ژێرەکەی داگرسێنە سەرەتا تا ژێرەکەی برژە. دوای کە ژێرەکەی برژە کە ژێرەکەی برژە بەشی سەری شەوەی جوان جوان داگرسێنە. ئاگیانەکە شومەیتێ بە زەحمەت. ئازیزان بۆ شێوازە دەرچوو ئێستا یەکەینە ناو فڕنەوە تا جوان جوان ئەبرژێ. کە برژە ئەو کات پیشانتانین چۆن شیلەکە یەکەین بەسەرە و نۆشیگیانیکەن. ئازیزان ئەوە شیرینیەکەمان بوو لە ناو فڕندامانە بەشی ژێرەوە تقریبان 180 پلێ گەرم بوو و لە هەمان کاتە نیو سەعات یا بڵێم 30 دقە لە ژێر فڕنەکەیە بوو، ژێری فڕنەکە، و دواتر بەشی سەری شۆی تقریبان 10 خولەک دامان گرسانەها زۆر جوان بووە. ئێستا پێویستمان بە شیلەیە، شیلەکە ئاوا گرتومانەتەوە ئەیکەین بە هەموو لایەکی شیرینیەکەمانە. ئەنجا دواتر لە تیەکەین بۆ ئەوەی هەمووی جوان جوان شیلەکە هەڵمژێ بەو شێوازە. شیلەکەش ئاماژەم پێیە 1 کوب شەکر بە 1 کوب ئاو، دواتر بۆ سەر ئاگر بۆ ماوەی 10 خولەک.
عزیزان طبعا هو شیرینی كمان درتو بئه ناخوش استطعميكي براسي تعميكي نوازي هي وجتوان تعقيب كنون وشجانك